دیارە ئەمڕۆ ئێمە لە نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵی فراکسیۆنی جیاواز کە پێکهاتبووی لە فراکسیۆنی یەکێتی پارتی یەکگرتوو پێشوازیمان کرد لە وەفدێک بە ناوی وەفدی ئاشتیەوە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە کە کۆمەڵێک چالاکوانی جۆراوجۆری لەخۆ گرتووە لە 16 وڵاتی ئەوروپیەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بۆ ماوەی هەفتەیەکە لە هەرێمی کوردستانن. مەبەستی سەرەکی سەردانەکەیان لە ڕاستیە بۆ ئەوەی لە نزیکەوە دۆخی هەرێمی کوردستان ببینن و ئەو لەشکرکێشی و ئەو داگیرکاریەی کە دەوڵەتی تورکیا لە کوردستان و وەکو بەشێک لە عێراق دەیکا بە چای خۆیان ببینن و سەردانی لایەنە جیاوازەکانیان کردووە. ئێمە وەکو فراکسیۆنە جیاوازەکان ئەم هەوڵەی ئەوانمان جارێکی تر بە هەند وەرگرتووە و دەستخۆشیمان لێ کردوون و پاڵپشتی هەموو جۆرە هەوڵێکەکەین کە لە ماوەی ڕابردوو و لە داهاتووشا دەکرێت بۆ ئەوەی کە شەڕ نەکرێ و ئاشتی بەرقەرار بێ و تەکیدمان لەگەڵ کردنەوە بۆ ئەوەی کە ئەم هەوڵەیان بەردەوام بە پێویستە لە دەرەوەیش کاریگەری خۆیان لەسەر وڵاتانی زلێزی ئەوروپی و ئەوان وڵات خاوەن نفوسەکان بکەن بۆ ئەوەی کە تورکیا ئەوەندەی تر و زۆرتر لە مەسەلەی تەماحکاری و داگیرکاری و بڕینەوەی دار و دارستان و تێکدانی ژینگەی کوردستان بەردەوام نەبێ. و ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتیش ئەگەرەوە بڵێم هەمیشە تاکیدمان لەسەرەوە کردووەتەوە کە کێشەی کورد لە تورکیا لە هەر شوێنێکی دنیاە بێ بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەرکرێ. We need to call it a military occupation, and it's really not acceptable. It's not acceptable for the Kurdish Autonomous Region, and it's also not acceptable for the Iraqi state's government. This occupation and these attacks are not against any military forces, but against the civilian people, even against the refugees. Yesterday it was the International Day of Refugees, and on this day the Turkish military bombed refugees. So this is something we cannot accept, and for this we agreed in the meeting. Also, it's necessary that the international states from Europe and the 14 different countries we are coming from, they should also raise their voices, because they are in public always saying that they stand with the human rights, that they are standing with the international law, and now Turkish state, Turkish military is violating exactly these values, exactly these laws, and it's not acceptable. So we need to say that human rights and general humanity always should be more important than economical or strategical interests. بەڕێزان منیش بەخێراتتان ئەکەم زۆر سپاسی ئەم گروپە بەڕێزایەکەین چالاکوانە کە هاتوون و خەمخۆری بۆ کوردستان و گەلی کوردستان و خاکی کوردستانەکەن کە ئەمە جێگەی ڕێز و سپاسە. ئێمە پشتگیری لە هەموو هەوڵانەکەین کە دەستێوەردان لە هەرێمی کوردستان بوەستێنێ، دەستێوەردانی سیاسی بێ یان ئاسکەری بێ. ئێمە سپاسی هەوڵانەکەین کە کوشتن و سووتان و داگیرکاری بوەستێنێ لە خاکی کوردستانە. ئەیبینین کە بەداخەوە چەند وڵاتێک ئێستا نەک تەنها تورکیا وڵاتی کەژێک کە ڕۆژانە تۆپبارانی سنوورەکانی هەرێمی کوردستانەکە و گوندەکان ئەسووتێ و خەڵکی سیڤیل شەهید دەبێت کە بوون بە قوربانی میلیۆنەی سیاسی کە هەرێمی کوردستان سەبەب نییە بووی. بۆ ئێمە داواکارین کە یەکەم ئەمە سیادەی عێراقە کە حکوومەتی عێراق خۆی بێتە جواب و چارەسەرێکی بنەڕەتی بۆ مەدانێت لەگەڵ وڵاتانی دراوسێ. ئێمە هەوڵە دەین وەکو ئەرکی خۆمان وەک پەرلەمانتار و نوێنەری خەڵک پەیامەکەی ئەوانیش بگەینە ناوەندە جیاوازە سیاسیەکانی ناو پەرلەمانی عێراق کە گومانی تیانی ئەمە مەسەلەیەک نییە ئەوان بیری ئێمەی بخەنەوە. ئێمە ڕۆژانە وەکوتم سەدان گوندی ئێمە کاول کراون، مە ڕووماڵاتمان ئەکوژرێن، کێڵگەمان ئەسووتێنرێن، خەڵکەکەشمانە بنە شەهید و قوربانی و کەم ئەندام و ئەوانە و ئەو ناوچانە کەوتونەتە بەر هێرشێکی زۆر بەربڵاوی مەترسیدار کە پێچەوانەی لەگەڵ یاسای نێودەوڵەتی، پێچەوانەیە لەگەڵ باشی دراوسێتی باش لەگەڵ تورکیا و وڵاتانی دراوسێ و بەداخەوە ئەوەشی کە پێویستە ئاماژەی پێ بکرێ هیچ هەوڵێکی جددی لە دەوڵەتانی دراوسێ یاخود حەددا لە حکوومەتی عێراقیش نییە بۆ ڕاگررتنی ئەم کاولکاری کە لەم منتقەیە گوزەرێ.